تابیان زەختێکی زۆریان لەسەر بەهۆی بڕیاری پەروەردەوە کە لە هەفتەیەکە سێ جار امتحان بکەین و کاتەکەشمان زۆر کەمە ئەگەر لە هەفتەیەکە سێ جار امتحان بکرێ زەرەری تەلەبەی لەسەرکەوێتەوە بۆی داوا لە پەروەردەکەین بە بڕیارەکە بچێتەوە. منهەجەکەمان زۆرە و کاتەکەشی زۆر کەمە بێتەوە ئەگەر بیکەن لە هەفتەیەکە سێ جار و کاتی بەهۆی بایکۆتەوە زەرێکی زۆر بەرتەلەبەیش کەوتە ئەگەر لە هەفتەیەکە سێ جار بێ ئەوە زەرمان لەسەرەکە. ئەو بڕیارەی کە گوایە بڕیار درراوە لە هەفتەیەکە سێ امتحانی نیشتیمانی بکرێ بۆ پۆلی 12 بە قەناعەتی من بڕیارێکی هەڵەیە، چونکە خوێندکارانی بەتایبەتی ئەم ناوچەی خۆمان ئێشتا منهەجیان تەواو نەکردووە و زۆر دڵخۆش نین بە دەوامی ئەمساڵ بە ڕۆشنە ناو امتحانی ئەمساڵەوە. جا بۆیە هیوام وایە بەو بڕیارەدا بچنەوە و بگۆڕێت. زەرمەندی یەکەم قوتابیانن ئەبێ باجەکەی بدەن، بۆی ئێمە وەکو ناوەندی گەرمانی ڕێکخراوی قوتابیان هەستاین بە ئیمزاکۆکردنەوە دشی ئەو بڕیارە و تا ئێستا زیاتر لە 500 ئیمزامان کۆ کردوتەوە. ئێمە پشکی ئەم ئیمزایە ئەکەوێتە سەرشانی ئێمە 1000 ئیمزایەوە. ئێمە ئینشاءڵڵا هەر ئەمڕۆ دەستمان کردووە بەو پرۆژەیە و بەو ئیمزاکۆکردنەوە بڕێکی باش لە ئیمزامان کۆ کردوتەوە.